دوای تەواوبوونی قۆناغی یەکەم و دووەمی پرۆسەی سەرژمێری کە تۆمارکردنی خانەوادەکان و ژمارەی خێزانەکان بوو، لە ئێستادا بژمێرەکان لە خولێکی تایبەتدان بۆ دەستکردن بە قۆناغی سێمی پرۆسەکە کە بە قۆناغی 72 پرسیارەکە ناسراوە. ڕاهێنانی بژمێرەکان بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت و بژمێرەکان جارێکی دیکە دەستنەوە ماڵەکان. دەستمان بە خولی بژمێرەکان کردێت لەو قۆناغە گرنگەکە کە قۆناغی کۆتایی سەرژمێرە دوایەوەی کە قۆناغی یەکەمان تەواو کرد بریتی بوو لە قۆناغی تۆمارکردنی تاکانی خێزان ئەمڕۆ دێن وردەکاری تەواوی خێزانەکان فێری بژمێرەکان دەکەن یەکە بەیەکە ئەو پرسیارانەی کە پێویستە لەسەر تاکەکان بکرێت لە ڕووی تایبەتمەندی تەندروستی لە ڕووی تایبەتمەندی خزمەتگوزاری لە ڕووی کار لە ڕووی پسپۆڕی ئەو ئاستەنگانێک کە هەیەی یەکە بەیەکە لە هەر تاکێک دەکەن کە لە ناو فۆرمی تۆماری خێزاندا هەیە بەدڵنیایی لە خولەی ئەو زانیارێنیکە و کەموکریان لە قۆناغی پێشتر هەمان بووە دیسان فێریان دەکەینەوە لەو خوڵە بۆ ئەوەی پرۆسەکە بە تەواوی تەواوی الحەمدوللا مەلا هەولێر ڕێژێکی باشمان بڕی سەرکەوتنی باشمان بەدەستێنە بە تایبەت لەو گەڕەکەی خۆمان هیچ کەم کوڕێکمان نەبوو بەڵام بۆ ئەوەی پرۆسەکە 100% تەواوی دیسان زانیاریەکان دەدەینەوە. بژمێرەکان ئامادە دەکرێن بۆ چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمەکە. پرسیارەکان لەبارەی ئاستی خوێندەواری، نەخۆشی، پێکهاتەی ناوماڵەکەت و چەندین پرسیاری تری ورد لە خانەوادەکە دەکرێت. لەم قۆناغەدا پێویست ناکات سەرجەم ئەندامانی خێزانەکە لە ماڵەوە بن، بەڵکو کەسێک زانیاری هەبێت لەبارەی وەڵامەکانەوە. لە قۆناغی دووەم خلاصمان کردەمە، لە قۆناغی سێم وەکو پرسیارکردنە لەو بڵێن ئەو خێزانەی وەکو بڵێن نەخۆشی هەیە یان لە ساڵی چەند هاوسەرگیریت کردیە یان ئەو منداڵە خوێندەواری ئاستی چیە یان بەخۆی ئاستی خوێندی چییە ئەنی لەو چوارچێوەی ئەو شتانە زۆر هەندێک شتێ ئەوە شتێدایە کە دەڵێن ماڵت چەند غورفەیە یان غورفەی چەند بەکاردەینی سەلاجەت هەیە ئەم زەمینەت هەیە یان سبلیتت هەیە یان بەکاردەینی لە ماڵێ ئەو شتانەی تێدا. ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەورەکەمانە بە بڵێن ئەمڕۆ تازە دەست بە دەورەکەین کە زانیاری وەربگرین ئایا چ پرسیارێ لە خێزانەکانەکەین ئەوەی کە پرسیارەکانە ئەوەی کە ئێستا ئێمە وەرمانگرتووە پرسیاری تایبەتە تاکە کەسیە با بڵێن تاکە کەسیە خێزانیە پرسیار لە خێزانەکانەکەین ئایا ئێوە لە ماڵەوە چ پێداویستیەکانتان هەیە یان پرسیاریان لەکەین ئایا کەسەکە خێزاندارە یان بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتە کارەکەی چییە پیشەکەی چییە ئەمانە ئەو وردەکاریانن کە ئێمە لە ڕۆژی یەکەمی دەورەکەیە ئێستا وەرمان گرتووە. دوای ئەو خولە 5 ڕۆژەی بۆ بژمێرەکان بەڕێوە دەچێت لە کۆتایی مانگی 11 دەست دەکرێت با قۆناغی سێمی سەرژمێری تاکو 11 مانگی 12 بەردەوام دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.